قوربان سڵاوت لێبێت دەمێت پێم بڵێ بە خۆ دەڵێ زوو گەیشتە سەر ئاگرەکە چۆن دروست سەرەتا چی بوو؟ ئەو ئاگرا ئەمە لە مارێ بووین ئاگرەکە برین بوو هاتینە ئێرە ئەوجا نازانین سەتانوهاتی ئەگەری کارەبای هەیە دەبی شۆرتی کارەبای بی کەلوپەر زۆر سوتاوە لێرە؟ بەێ هەرێ وڵا زیانی 2 میلیۆن دلار زیاترە. باشە چی و چی بوو بۆم باس کە بیناکە چی تێدا بوو؟ بیناکە قەنەفە و کورسی و ئیسفەنج و تەنەر ئەو شتانەی تێدا بوو. چەند تابق بوو بیناکە چەند قات بوو؟ 2 بوو یان 3 بوو تقریبا 2 یان 3 بەڵێ 3 قات؟ بەڵێ. کەلوپەل و دەستگای زۆر لێ بوو؟ ئەرێ وڵا گەلک زۆری لێ بوو. سەرەتا کە هاتی ئاگرەکە چۆنی بوو؟ وڵا کار لە کار ترازا بوو یعنی کەلچی هیچی نما بوو دەبی هەریق وڵا هەریقی زوو گەیشتە ئێرە بەس ئیسفادەی نەبوو ڕێ نەبوو پێش هەمووی جەبەلۆن بوو. باش ئەو دیوارە بەوەی چی ڕووخاوە؟ ئەو دیوارە بەهۆی ئاگرێکی زۆر ڕووخاوە و شیش و دینگەکان هەموو تاوانەوە هەمووی بەربووە ئەو دیوارە لە بەهەندێ بەربووە. ئیسلام بۆ دەرنەچووە؟ نا وەڵا هیچ بەس قاعی ئەو لایش باش بە زوو هەریقات گەیشتە ئەگەر ناویش تەنەر بسوتا بە هەریقیش نەدەکوژەوە بەس باش بە هەریق زوو هات. تەنەرەکان نەسوتاون؟ نا بەڵحەمدولیلا نەسوتاون.